ساڵێکی جیاواز و تایبەت بۆ پەروەردەی هەڵەبجە. 14 خوێندکاری هەڵەبجەیی لە نێو خوێندکارە یەکەمەکانی هەرێمی کوردستاندا بوون. هەڵەبجەیەکان تەنها لە ناو هەرێمی کوردستان یەکەم نەبوون. سیما هەڵەبجەییە و بۆ ئەم ساڵی خوێندن توانی یەکێک بێت لە یەکەمەکانی سوید. ئەو بە شانازیەوە لە وێنەی سەرکەوتنەکانی و بڕوانامەکانی دەڕوانێت. نوێنەری پاشای سوید بڕوانامەی پێبەخشیوە. ساعة 6 هەڵەسام ئێتر لەگەڵ خوشک و براکانمان چاو و نان و شتمان خواردووانەوە نیو ساعت 40 دقە بە 40 دقە گەشتمە مەکتەب ساعة 8 دەرزم دەست پێکاو تا بەعزە ڕۆژە 4-5 بەعزە ڕۆژە 6 هاتوومەتەوە. تەمە حاڵەم کردووە لەو کاتی مەکتەبەم هەموو زۆربەی سایەکانم تەواو بکەم. زووە خەوتم چکە بەڕاستی خەو زۆر گرنگە بۆ تەلەبەم. چەند ساڵێکە دەگوترێت سیستەمی خوێندنی باشووری کوردستان دەکرێت بە سویدی و خوێندن بە پارە و خوێندنی تایبەت بووە بەباو. سیما ڕۆڕاستەکەی سیستەمەکە دەخاتە ڕوو. سویدی شتێک ئەڵێن خوێندن قەت خوێندن و پارە ناکرێ بێ کۆداینەی. خوێندن شتێکە کە نابێت بتوانێت خەڵک بیکڕێت چکەوە بە ئەوە مێشکی ئینسانێکە ئەوە بە مێشک ئەکرێت. لەگەڵەوەیشە زۆر سەیرم کاتم و باسان کردێتە خزم و باسەکەن ئەو زانکۆیە کراوتە چ باشە بەڵام بە پارەیە. لای ئەمە دەرەجەکە وەڕاتە ناو کۆمپیوتەر ڕاتە ناو سیستەمێ ئێتر بە دوای دەرەجەکە تەلەبەکان هەڵەبژێرن. لە ساڵی 1998ەوە ئەمان لە سویدن، بەڵام ئەمان دانەبراون لە ڕۆحی کوردایەتی و بەشداریان کردووە لە یادەکانی کورد بە تایبەتی یادی کیمیابارانی هەڵەبجە. دایکم و باوکم ئەبێ سپاسی ئەوان بکەم بەڕاستی چکاوان قەت نانهێشتۆ لە ماڵۆ یا بە سویدی بە ئینگلیزی قسە بکەین. هەموو ساڵ ئەکرێت لە شارەکەمان هەموو ساڵێ هەمومان بە وەکو خەزانی ڕۆشتوین و بۆ ئەم یادانەی هەڵەبجە و بڕیاری ئەوەمدا ئەبێ مناڵەکانم کە لە سوید بن هەم لەگەڵ سیستەمی سویدا تا حەدەوەی بگونجێ لەگەڵ ئێمە ڕایان بێنم و کارێکیش بکەم کە عادەت و نەریت و زمانەکەی خۆیان لە یاد نەکەن هەر لە کوردستان بۆ بڕیارەمە. بەتوان بڵم دایکێکی دیکتاتۆر بووم وەلەو ئەو شتێکی باش بووە بە ئیجباری بوو کە هەموو هەفتەیەک مناڵەکانم هەر یەکێکیان سەعاتێکیان هەبووە بۆ ئەوەی کە خۆم لە ماڵەوە دەرزی کوردیان پێ بڵێم. وەک پەناهەندەیە گەشتە سوید، بەڵام ئێستا سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنەوە و لە کۆلێژی پزیشکی وەرگیراوە. سیما لە سیمینارێکدا لەگەڵ ئەو زانایانەی کە خەڵاتی نۆبڵیان بەدەستێناوە سوودی لە ئەزموونی ژیانی ئەوان وەرگرتووە و دەیەوێت لە پزیشکیدا هەمان خەڵات بەدەست بهێنێت. ئەو گرنگی بە لایەنەکانی دیکەی ژیانیش دەدات. شتێکە کە زۆر گرنگە لای من کە دایمەن بیر لە مەکتەب نەکەیتەوە ئەبێت تۆزە پشوو بێ بە مێشکە. تر من چوم مەلەم کردو لەگەڵ خێزانەکانمان و زۆر ئێتر لەگەڵ براکەم و باوکم دانیشتین سێ فوتبۆڵەکەین زۆر لەوێ. ئێتر کتێبم خوێندەوە. بەڵێ من جاران مانچستەر یونایتد بووم ئێستا هیچ نیست بە خۆم سێرەکەم. ماوەیەکیش چوون بۆ دەرزی پیانۆ تر مۆسیقا و ئەم شتانە. بەتام تۆزە پیانۆ لێبم تۆزە گیتار لێبم. خەڵاتە بە نرخەکانی هەڵەبجەیەکان و سەرکەوتنەکانیان لە مۆنومێنتی هەڵەبجە دەخرێنە ڕوو. بە شانازیەوە بڕوانامێوانە لێرە دائەنێن ئەوانە مێژوێکی گەشان بۆ ئەم شارە تۆمار کرد. بەتەمە ناکەم خوێندکارەکان جیلەکانی دوای ئەوان بەردەوام ئەو مەدالیایە بپارێزن کە لە هەڵەبجە بێتوە لە مۆنومێنتی هەڵەبجە بپارێزێت. خوێندکارە یەکەمەکانی هەڵەبجە وانەی تایبەتیان نەبووە و لە خوێندنی ئەهلیشدا نەیان خوێندووە. هەڵەبجە زیاتر بە کیمیابارانەکەی ناسراوە. ئەوانەی کە سەردانی مۆنومێنتی هەڵەبجە دەکەن تەنها چیرۆکی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجەیان بۆ ناخرێتە ڕوو، بەڵکو چیرۆکی سەرکەوتنی هەڵەبجەیەکانیشان بۆ دەخرێتە ڕوو. ڕەبین یار ئەحمەد ڕوودا و هەڵەبجەی شەید.